سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە هیواداریکە لە هەر کوێیەکان ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ دووشەممە 20 خەرمانانی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 11 سپتامبری 2023 زاینی لەگەڵ هاوڕانی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتەوەڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر خەڵکی مەدەنی لە شاری ئیلام، دەست بەسەرکردنی 35 ئەندامی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان، کوژرانی دوولاوی جوانڕۆ لەلایەن هێزەکانی ڕژیم لە کرماشان، گواستنەوەی کەیوان نەبی بۆ زیندانی نەغەدە، کۆبوونەوە و ناڕزاتی کرێکارانی شرکەتی جەهان پارس لە ئەسەلویە، کوژران و برینداربوونی 4 سوکبەری بەلوچ لە شارەکانی سەراوان و سەهلاباد، ڕفاندنی دوو چالاکی کرێکاری و مەدەنی لە شارەکانی زاهدان و تاران، واگیان لە دەستانی 26 کەس بەهۆی وەرگەڕانی بەلەمێک لە نیجێریا. درێژەی هەواڵەکان. هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر خەڵکی مەدەنی لە شاری ئیلام. ڕۆژی یەکشەممە 19 مانگی خەرمانان هێزامنیەکانی ڕژیم هێرشیان کردە سەر خەڵکی مەدەنی لە شارستانی سیروان و ڕاستەوخۆ تەقیان لە خەڵک کرد و چەندین کەس بریندار بوون. بە پێی راپۆرتەکان هێزەکانی ڕژیم بە چەکی کلاشینکۆف هێرشیان کردوتە سەر خەڵکی مەدەنی شارستانی سیروان و ڕاستەوخۆ تەقیان لە خەڵکی مەدەنی کردووە کە بەو هۆیەوە چەندین کەس بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. بە دوایە ڕووداوە خەڵکی شۆڕشگێڕی شاری ئیلام ڕژانە سەر شەقام و کۆڵانەکانی ئەو شارە و لەگەڵ هێزەکانی ڕژیم تێکەڵچوو. دەست بەسەرکردی 35 ئەندامی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان. ڕۆژی یەکشەممە 19 مانگی خەرمانان 35 ئەندامی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان لەلایەن هێزامنیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگەزراون. ناسنامەی چەند کەس لە دەست بەسەرکراوان بریتیە لە سالار ئازەری، کەماڵ کۆنەپۆشی، مادح سەردۆش، عەبدوڵڵا بڵواسی، کاوا کەریمیان، کاوا داستان، جەماڵ قادری، هیوا بابایی و عەلی عینایەت. بە پێی دوایین زانیاری لەو 35 کەسە کە لە کۆبوونەوەی ساڵانەی ئەنجومەندا دەست بەسەرکراون، 32 کەسیان پاش بە دواداچوونی ببورن، پاش بە دواداچوونی بنەماڵەکانیان ئازادکراون و تەنیا 3 کەس لە گرتوخانەدا ڕاگیراون. کوژرانی دوولاوی جوانڕۆ لەلایەن هێزەکانی ڕژیم لە کرماشان. ڕۆژی یەکشەممە 19 مانگی خەرمانان بەهۆی ئەشکەنجە و لێدانی دوو ئامۆزای کاسبکاری خەڵکی جوانڕۆ لەلایەن هێزەکانی ڕژیمەوە ئەو دوولاوە گیانیان لەدەستدا. بە پێی راپۆرتەکان پویا بابایی و ئارین بابایی کە پێشتر بە تۆمەتی هەڵگرتنی کەلوپەلی قاچاق لە شاری ئیلام لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ بەندیخانەی ناوەندی کرماشان ڕاگەزرا بوون، ڕۆژی ڕابردوو بەهۆی لێدان و ئەشکەنجەی زۆری هێزەکانی ڕژیم و پاش هەفتەیەک بەستەری بوون لە نەخۆشخانەیەکی کرماشان گیانیان لەدەستا. گواستنەوەی کەیوان نەبی بۆ زیندانی نەغەدە. بە پێی زانیاریەکان کەیوان نەبی بە دوای بانکهێشتی بۆ دادگای پیرانشار دەست بەسەر و ڕەوانەی بەندیخانەی نەغەدەکرا. کەیوان نەبی تەمەن 28 ساڵ و خەڵکی پیرانشار پێشتر بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نایارەکانی ڕژیم و هەروەها پێکهێنانی باند و گروپی دژبەری نظام سزای 6 ساڵ و 3 مانگ بەندکردنی بەسەردا سەپێنرا کا بە مەبەستی جێبەجێکردنی حکومەکەی بە ئەشکەنجە و لێدان ڕەوانەی زیندانی نەغەدەکرا. کۆبوونەوە و ناڕزاتی کرێکارانی شرکەتی جەهان پارس لە ئەسەلویە. ڕۆژی یەکشەممە 19 مانگی خەرمانان کرێکارانی شرکەتی جەهان پارس لە ئەسەلویە لە ناڕزاتی بە نەدانی حەقدەستەکانیان کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان کرێکارانی شرکەتی جەهان پارسی بوشەر لە ئەسەلویە بەهۆی خراپی دۆخی مەعیشەت و زیادکردنی کاتژمێری کار و هەروەها نەدانی حەقدەستە دواخراوەکانیان کۆبوونەوەیکی ناڕزایەتیان بەڕێوە بردووە و خوازیاری سەرنجدان بە کێشە و گرفتەکانیان.
کوژران و برینداربوونی 4 سوخبەری بەلوچ لە شارەکانی سەراوان و سەهلابات لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە شارەکانی سەراوان و سەهلابات هاوڵاتیەکی بەلوچ گیانی لەدەستا و 3 کەسی دیکەش بە سەختی بریندار بوو. بەپێی زانیاریەکان بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ لە شاری سەراوان سوخبەرێک بە ناوی موحسین توتاسی تەمەن 22 ساڵ بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراو. مهدی توتاسی تەمەن 15 ساڵ گیانی لەدەستا لەلایەکی دیکەوە لە شاری سەهلابات لە ڕووداوێکی هاتوچۆ. دوو هاوڵاتی بەناوەکانی ڕوحوڵا شەندەکی تەمەن 25 ساڵ و محەممەد شەندەکی تەمەن 27 ساڵ بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. جێگەی ئاماژەیە بەهۆی نەبوونی هەلیکار و دۆخی خراپی مەعیشەت ساڵانە بەدایان کەس لە ڕێگەی سوخبەریەوە گیانیان لەدەسەدەن. ڕفاندنی دوو چالاکی کرێکاری و مەدەنی لە شارەکانی زاهدان و تاران لە چەند ڕۆژی ڕابردوودا هێزە ئەمنیەکانی ڕژیم هێرشیان کردوتە سەر ماڵی دوو چالاکوانی کرێکاری و مەدەنی لە شارەکانی زاهدان و تاران و بەبێ بەڵگەی قەزایی هەردووکیان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوتەوە. بەپێی راپۆرتەکان چالاکوانێکی کرێکاری بە ناوی منسوور ئەرباب زەهیر تەمەن 21 ساڵ لەلایەن هێزەکانی ڕژیمەوە لە شاری زاهدان بە لێدان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. لەلایەکی دیکەوە عاتفە ڕەنگریس چالاکوانی مەدەنی خەڵکی شاری تاران کە پێشتر بەهۆی ناڕزایەتی دەربڕین لە بەرامبەر مەجلسی شۆڕای ئیسلامی دەست بەسەر و لە مانگی گوڵانی ساڵی 98 بە 11 ساڵ و 6 مانگ زیندان و 74 زەربە شەلاق مەحکوم کرابوو بۆ جاری دووهەم لە ڕێکەوتی 19 خەرمانانی ئەم ساڵدا لەلایەن ڕژیمەوە دەست بەسەر کرا. جێگەی ئاماژێت تا بێستا هیچ زانیاریەک لەسەر هۆکاری دەست بەسەرکران و شوێنی ڕاگیرانی ئەو دوو چالاکوانە لەبەردەستانی. پلۆمکردنی 12 ناوەندی ئامۆزشی بەهاییەکان لە بابۆل لە چەند ڕۆژی ڕابردوودا دوو قوتابخانە و چەندین ناوەندی پەروەردەی بەهاییەکان بە بیانووی ڕەچاونەکردنی یاسای حیجاب لەلایەن ڕژیمەوە پلۆم کراون. بەپێی راپۆرتەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا بە بیانووی سەرپێچی لە یاسای حیجابی ئیجباری چەند قوتابخانە هۆڵی وەرزشی و ناوەندی پەروەردەی بەهاییەکان لە شاری بابۆل لەلایەن ڕژیمەوە پلۆم کراوە. هەروەها دوو چالاکوانی بەهاییش لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەبێ هۆکار دەست بەسەر کراوە. گواستنەوەی کەیوان مۆحتەدی بۆ بەندی تاکە کەسی ڕۆژی یەکشەممە 19 خەرمانان کەیوان مۆحتەدی چالاکوانی کرێکاری خەڵکی تاران بۆ بەندی تاکە کەسی گوازرایەوە. کەیوان مۆحتەدی کە پێشتر بەهۆی پشتیوانیکردن لە دوو چالاکوانی کرێکاری بە ناوەکانی جەعفەر ئیبراهیمی و کامیار فکوور بۆ زیندانی ئەڤین گوازرا بووە. ڕۆژی ڕابردوو لە ناڕزایەتی بە دۆخی خراپ و هەڵسوکەوتی بەرپرسانی زیندان ڕەوانەی بەندی تاکە کەسی کرا. جێگەی ئاماژەیە کە بەهۆی ئامادە نەبوونی کەیوان مۆحتەدی ڕەزا شەهابی و حەسەن سەعیدی لە جەلەسەی دادگاییکردنیان هەر یەکەو بە 5 مانگ زیندان مەحکوم کراوە. هێرشی پۆلیسی تورکیا بۆ سەر کانونی فەرەنگی ئایدل ڕۆژی یەکشەممە 19 خەرمانان پۆلیسی تورکیا هێرشی کردووە سەر کانونی فەرهەنگی ئایدل لە ئیستانبول و 10 کەسیان دەست بەسەر کرد. بەپێی زانیاریەکان هێزە ئەمنیەکانی تورکیا هێرشیان کردوتە سەر کانونی فەرەنگی ئایدل لە ئیستانبول و 10 کەسیان دەست بەسەر کردووە. دوا هەواڵ یان لە دەستانی 26 کەس بەهۆی وەرگەڕانی بەلەمێک لە نیجەریا. ڕۆژی یەکشەممە 19 مانگی خەرمانان بەهۆی وەرگەڕانی بەلەمێک لە نیجەریە زیاتر لە 26 کەس گیانیان لەدەستا. بەپێی زانیاریەکان ئەو بەلەمە 100 سەرنشینی تێدا بووە و 30 کەس لەو ڕووداوەدا دەرباس بوون و 26 کەسی دیکەش گیانیان لەدەستاوە. جێگەی ئاماژەیە لەم ڕووداوەدا لانیکەم 44 کەس بێسەر و شوێن ماونەتەوە و گەڕان بە دوایاندا بەردەوام. بەڵە بینەرانی ئازیز گەشتی هەوڵەکانتان پێشکەشکرا لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.